خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە باز لە بابەتێکی زۆر جوانەکەین باز لە پرۆژەیەکەکەین ئەویش پرۆژەی سەوسترین ماڵی کوردستانە کە بە نزیکانە ساز ئەکرێ و بەڕێوە چێ ئەم پرۆژەیە یاخود ئەم پێشبڕکێ ببورن ماوەی چەند ساڵێکە بوونی هەیە بۆیە ئەم ساڵیش ئەم پێشبڕکێ جارێکی تر لە کوردستان ساز ئەکرێ با بزانین ئەو ماڵانەی کە هەڵبژێرێن بۆ ئەم پێشبڕکێ لەسەر چ بنەمایە هەڵبژێرێن چۆن بتوانن پەیوەندی خۆیان هەرکام تەوەرا بینن ئیتر وێنەی حوشەکەتان بگرن ئێستا دەرەوە وێنەی بگرن و کەمێکی تر بێتانڵێن چۆن بینن ئەبێ کەواتە وێنەی باخچەکەیان بە جوانترین شێواز بنێرن بۆ ئەوی کە ئەوانیش بەشداری ئەم پێشبڕکێ بکەن بۆ ئەوی کە بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ میوانداری بەڕێز مامۆستا هەژار عەبدوڵڵامان کردو کە بەڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەی سەوسترین ماڵی کوردستانن لە ڕێکخراوی ژینگە دۆستی مامۆستاگیان سڵاو لێبێ بەخێر بێ سڵاوتان لێبێت بیانیتان باش زۆر زۆر سپاس بەخێر بێ پێشێکی زۆر جوانتان باس کردە ساڵ خۆش ئێمە شاوەڕی ئەوەین وێنەی خۆمان بگرین بینێری لەبێت ئەتوانین بەشداری بکەینەوە کورسا زۆر زۆر ئازیزە بەڕاستی ئێستا بۆمان هەیە بەشدار بنیان نا ئەمە حەوشی ماڵەکەی ئێمێ ماڵی ڕۆژێکینە بڕواک بێت ئێمە داواکەین هەر لە پێشەکێکە دەستان خۆش بێت کە بەمە دەستمان پێکرد ئێمە داواکەین لە کۆمپانیاکان ئەو شوێنانەی شوێنی نیشتەجێبوونن سیتیەکە خانوویەکە هەر شوێنێکەیە ئێمە ئەو پرۆژەیە لەسەر ئەساسی ڕوبەر حساب ناکەین یعنی ئەبێ ڕوبەرەکەی زۆر بێت و سەوزایی زۆر بێت تۆ لە ڕوبەرێکی کەمە گرنگەوەی توانی بێتە شتێکی جوان و لە ئەسەر ئاستی ئاسۆیی و لەسەر ئاستی ستونی توانی بێت ڕێژەی سەوزایی زیاکەی پێشبڕکێکەکەی ئێمە لەسەر هاندانی خەڵکی خۆمانە دروستکردنی نۆرمێکی کۆمەڵایەتیە لەسەر ئەوەی کە زیادکردنی ڕێژەی سەوزایی بوونی ڕێژەی سەوزایی چ کاریگەریەکی ئەبێت لەسەر تەندروستیمان لەسەر ژینگەمان لەسەر هەوامان لەسەر ئەو نۆرمە ژیانی کە ئێمە پێویستمانە کە ژیانێکی تەندروستە لەبەرەوە داواکانی لە هەموو تاکێکی کورد لە هەموو کەسێک لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان کە بەشداری ئەم پرۆژەیە بکە خۆشحاڵانە ئەم پرۆژەیە بۆ تەواوی هەرێمی کوردستانە ئێمە 5 ساڵە ئەم پرۆژەیەمان بەردەوامە پرۆژەی سەوسترین ماڵی کوردستان کە ماڵێکی سەوز هەڵبژێرین کە ئێمە ئامانجمان لەوە نییە کە تاکە ماڵێک هەڵبژێرین و خەڵاتێکی بکەین ئامانجە سەرەکیەکە ئەوەیە کە تۆ ئەم بابەتە بکەی بە بابەتێکی گشتی بکەی بە ئەوەی کە خەڵک بیکاتە کولتور سەوزایی چ گرنگیەکی هەیە بڕواتان هەبێ ساڵی دووەممان لە گەڕێکی وڵوبەی شاری سلێمانی لای بەڕێز کاک جەبار بوو تەسەورەکەم جەنابیشتان راپۆرتان لەسەری هەبوو بێت بینیومە ماڵەکەی خۆ بچووکە بەڵام لەسەر ئاستی ئاسۆیی لەسەر ئاستی ستونی ئاسۆی وستونی کارێکی کردووە ئەڕۆی تەناو ماڵەکە ینی هەستێکی زۆر زۆر جیاواز بۆ دروستەوە ئێستا شەر متابعەکەین سەردانیەکەین ئەزانین چ کارێکی جوانەکات بەردەوامە لە پرۆژەکەی باشە مامۆستا بۆ ئەو کەسانی کەیانەوێ بەشدار بن لە ئەم پێشبڕکێیە مەرج و پێوەرەکان چییە لە پرۆژەی سەوسترین ماڵی کوردستان ئەبێت چ مەرجێک لە ئەو باخچەیە هەبێت کە ئەتوانێت بەشداری پێشبڕکێکە بکە پرسیارێکی جوانە ئێمە بۆ ئەوی هەر کەسێک بەشداری پێشبڕکێکە بکات گرنگەوەیە دەستی هەبوو بێ لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ماڵەکەی خۆی سەرەتا ئەنی بڕواتان هەبێ وێنە هەیە لە سۆشیال میدیا بڵاوەکرێتەوە کە هەر کەس لە بەردەم ماڵەکەی خۆیان دوو دەختی کەچانووە دواتر ئەبینی دوای چەند ساڵێک ئەبینی ئەو گەڕەکە ئەو کۆڵانە ئەو شوێنە ئەو شارە چ گۆڕانکاریکی گەوری بەسەرا هاتووە ینی نمونەی زۆر زۆر هەیە ئێمە مەرجەکانمان ئەوەیە کە توانی بێتی دەستی هەبوو بە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی پێمان وتن کە ڕوبەر هیچ گرنگ نییە بەلامانەوە ڕوبەری ماڵەکە چەندێکە گرنگ ئەوەیە تۆ توانی بێتە ڕێژەیەکی سەوزایی زۆرە هەبێ من بە یەک نمونە توانم ئەمە بسەلمێنم کە ساڵی 2005 پەکین پایتەختی وڵاتی چین یەکێک بووە لە پیسترین شارەکانی دنیا لە ڕووی هەواوە ئێستا ئەو شارە لەبەر زیادکردنی ڕێژەی سەوزایی کە ڕێژەی سەوزاییان لە 49 تەماشای ئەو ڕێژە بەرزە بکەن توانی ویانە بگەنە ئاسێکی زۆر زۆر ساندار لە ڕووی پاکبوونی هەواوە کێشەی هەوایان لە کۆنگری پاریس هەوتیان ئێمە لە 2022
پیسبوون ناهێڵێن کە بە پیسترین شاری دنیا ناسراوە فعلا ئێستا بەڕاستیش نایانێشووە من خۆم ماوەیەک لەمە پێش لە وڵاتی سین بووم بۆی ئەم نمونەیەشم هێنایە بەڕاستی سەرنجی زۆری ڕاکێشام چۆنیان توانیوە ئەو هەموو ڕێژە سەوزایە دروستکەن چۆنیان توانیوە خۆیان پارێزن لە هەموو ئەو دوو هەڵ و پیسی کە هەیە بڕواتان هەبێ کۆمەڵێک درەختیان چاندووە کە خۆڵبارینیشی کەم کردوێتەوە ڕێژەی خۆڵبارینی کەم کردوێتەوە ئێمە زۆر گرنگە هانی خەڵکی خۆمان هانی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی خۆمان زۆر سەرنجی لەسەر ئەو بابەتە هەبێت چونکە ئەگەر نەتوانین بەرەوە ئاراستێ بڕۆین ژینگەکەمان زۆر بەرەو وێرانە ئەڕوە یعنی هۆکار زۆرە بۆ ئەوی کە خراپتر و خراپتر ببێت ینی ڕۆژانە ئێمە بینەری ئەم هەموو ڕێژە ئۆتۆمبیلە بەرزی کە لە ناو شارەکانمانە هەیە ئەم هەموو ڕێژە پلاستیکەی کە بەکاری ئەهێنین ئەم هەموو خۆراکیە پاژماوەی کە فرێین ئەم هەموو پاژماوانی کە هەمانە ئەمانە هەموو کارەساتن ئەی بەچی تۆ ئەتوانی قەرەبووی بکەیتەوە بەچی ئەتوانی ڕێگری بکەیت لە ئەو کارەساتە بەوەی کە تۆ هەستیت بەوەی کە ڕێژەی سەوزایی زیاکە یەکێک لە بنەما سەرەکیەکانی ژینگە دۆستی و پاکڕاگرتنی ژینگە بریتە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی مامۆستا باسیەوەت کەوتت ڕوبەر گرنگ نییە هەیە لە 2 مەترا ڕەنگە شتێکی زۆر جوانی کردبێ مادەم ڕوبەر گرنگ نییە ئەم پێشبڕکێی ئێوە دانیشتوانی شوقەکانی شەگرێتەوە خۆ هەیە بالکۆنەکەی زۆر جوان ڕازاندۆتەوە یان دیواری بالکۆنەکەی تا سەقفی سەرەوە کردووە بە سەوزایی و زۆر جوان ڕازاندوێتەوە ئەی هەیە باخی هەیە لە دەرەوەی سلێمانیە ئەوانە ژەگرێتەوە خۆی پرۆژەکە زیاتر بۆ ناو شاری سلێمانی ناڕواتە لە ناو جەنجاڵی شارە بەڵێ لە ناو شارەکانە کە هەمومان نەزانین زۆرترین هۆکارەکانی پیسکەری ژینگە لە ناو شارەکان بەڕاستی ئێمەش پرۆژەکەمان بۆ ناو شارە بەڵێ بۆ سیتیەکان بۆ شوقەکان بۆ هەموو ئەو شوێنانەگرێتەوە هەر کەسێک توانی بێتی لە ڕوبەرێکی کەم ڕێژێکی سەوزایی زیاد کرێ بەڵێ یگرێتەوە اینجا مامۆستا شتێکی تر بۆمە ئەو کەسانەی کە بەردەرگای ماڵەکان لە بەردەرگای ماڵەکانە باخچەیەکی بچووکیان هەیە لەگەڵ ئەوەشا لە حەوشەکەشا باخچەیەکی تریان هەیە لە هەردوو لاوە سەوزیان کردو چۆن بتوانن ئەمان بەشداری بکەن ئەمێ بە دوو وێنە بەشداری بکەن چانسی بردنەوەیان لە پێشبڕکێکە زیاترە بەیان چۆنان دەستی خۆش بێ بۆ ئەوە سەرنج ڕاکێشان بوو بابەتێکە ئێمە لە سۆشیال میدیا لە فەیسبوک و ئینستاگرام پیجێکمان هەیە بە ناوی ژینگە دۆستی هەر کەسێک هەر وێنەیەکی هەیە ئەتوانێت وێنەی ماڵەکەی یان بەڕێز کاگاری پێشنیارێکی جوانی کرد بۆ با ڤیددیۆیکیش بنێرێت کە ئەوە زۆر پێشنیارێکی جوانێ ئەمە بۆی بە تەواوی سەرنجی شوێنەکە بدەین و لیژنەمان هەیە لیژنەیەکی پسپۆر کە هەڵسەنگاندن بۆ تەواوی ماڵەکانەکات ئەنی زۆر بە شێوازێکی دادپەروەرانە زۆر بە شێوازێکی ستاندارد ئەمەمانە ئیشەکە بڕاتە پێشەوە پێم وتن مەبەست لە پێشبڕکێکە هاندانی خەڵکی خۆمانە بەتەنها نیە کە تۆ سەوسترین ماڵە هەیە بەڵام خۆشحاڵانە کە ئێستا پرۆژەکە ڕاگەنینەوە ماڵەکانی پێشوش پەیوەندیمان پێوەکەنەوە بەڵێ ماڵێکمان دیاری کرد لە شاری هەولێر ماڵی بەڕێز کاگمەلیک فەیسەڵسیان لەوێ بڕواتان هەبێ کارێکی زۆر معجیزە ئاسایی کردووە عنی بۆیە لێرە ناوی ئەهێنم بۆ ئەوی کە سەرنجی خەڵک بڕاتە سەر و بابەتەکە زۆر شتێکی جیاوازی کردو ئێمە لە مانگی هەشتی ساڵی 2023 سەردانی ماڵی ئەوانمان کردووە لە شاری هەولێر سعات 5 ئێوارە گەشتوونەتەوە کورساتی یازیش لەوێ بوو بڕواتان بەڵێ کەشوهای ئەو ماڵە زۆر جیاواز بوو زۆر جیاواز ینی هەستم بەوە ناکرد کە لە شارێکی گەرمی بەرزە یعنی هاوینە زۆر کەشێکی زۆر جیاواز و بەهارانەی خوڵخانە بوو یعنی ئەمانە بەڕاستی هانی خەڵکی خۆمانەیە کە تۆ بە چاندنی نەمامێک کە تۆ بە پەروەردەکردنی ڕۆکێک لە ناو ماڵەکەت هەتا شتێکم بیرکەوتەوە ئێمە پێویستمان بە نووسینگەی ژینگە دۆستەیە نووسینگە ئۆفیسی خۆت بە ژینگە دۆستانە تیا بژی ئەنی هەوڵ بە پاک و خاوێن بێت هەوڵ بە چەند ئینجانەیەکی جوان کۆمەڵێک گوڵی تایبەتمەند هەیە کە ئەتوانێت لە ناو ئەو ئۆفیسەیە تۆ پەروەردەیکەی ئێمە ئەبێ بزانین چ جۆرە گوڵێکی شەڵەبژێرین بۆ شوێنەکانمان تۆ کە ئۆفیسێکت هەبێ ڕێژەی سێبەری زیاتر بێ لە ڕێژەی خۆر ئەبێت جۆرە گوڵێک هەڵبژێری ئۆفیسێکت هەبێ ڕێژەی خۆرەکەی بەرز بێت دەبێ بزانین چ جۆرەکردە شێڕکێک و چاڵەنجێکە جوانترین ئۆفیسی سەوزیشتان هەڵەبژار چکە ئێستا بەڕاستی زۆر جێگەی دڵخۆشیە کەسانەکە ئیشەکان لەسەر کۆمپیوتەرە ئینجانە و دەوروبەری خۆیان بەڕاستی سەوز دەکەن هیچ نەبێ گوڵدانێکی لەگەڵ خۆیان هێناوە دایناوە ئەوەش بۆ خۆی هۆشیارێکی زۆر باشە بۆی کە کەش و هەوای ئیشەکەت و ژینگەی ئیشەکەت خۆش بکەیت ئینجانە ژەگرێتەوە هەموو شتێکەوە مەسەلەن لە ناو ماڵەکەیە لە دەرەوە باخی نییە ڕوبەرێکی خۆڵی نییە کە سەوزای بکە بەڵام
بەدەر لەوە هەستاوەکی کردو ئینجانی زۆری هێناوە لە نێو ماڵەکەی خواداینا و دیزایانی کردووە بە تەکی ئەتوانێت دەیگرێتەوە فۆتێوەشتان بۆ بنێرێ بە تەکی دەیگرێتەوە لەسەر ئێمە ئینجانەمان شوێنمان هەبووە هەموو ئینجانەکەی لەسەر ئاستیستونی داناوە بە ئینجانەش سەوزی کردووە زۆریش کەشەکەی گۆڕیوە زۆر جیاواز ئێمە کە باسی سەوزایی ئەەکەین هەر ڕوەکێک هەر گەڵایەکی ڕوەک بێ ئاگاینەوەی کە 12 جۆر گازی ژەهرایی لەناو ماڵەکەمانە هەڵەمژێت لەگەڵیشی ئۆکسجینێکی پاکمانەیەاتێ ئێمە دڵسۆزیە کە خەمخۆریەکە بۆ خەڵکی خۆمان ئەنی خەڵکەکە لەوانەیە حەسکات ئینجانێکی پلاستیک دانێ بەداخەوە ینی ئەمە کە کارە ساتە بەڕاستی من زۆر دژیەوە ئینجانە پلاستیکی و ئەو گوڵە پلاستیکیانم هیچ ژینێکیان نیە ینی وێنانەمان بۆ فولکەن بەڵێ بێکەوە هەندێک شتی لەسەر باسکەین وێنەی هەندێک لە چالەچەکانە مامۆستاژار تەماشایکی کەومە و ماڵانن کە ئەمەوەی هەولێر بەڕێز بەڵێ کاگمەلی خەڵاتی باشترین خەڵاتی سەوسرین ماڵی کوردستانی بۆ ساڵی 2023 وەرگرتووە کاڵی سەوسترین ماڵی کوردستان لعنی بە دهۆک و هەموو پارێزگاکانی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە لە هەموو شوێنەکانەوە لە هەموو شوێنەکانەوە وێنە نێنجا بوو لە تەواوی پارێزگاکانەوە خۆشحاڵانە یەکەم ساڵمان پێنج خەڵات مامۆستا ئەگەر هاوکارمانکەین پێشنیارێکەکەم خەڵاتەکە بکەنە خەڵاتی سەوسترین ماڵی کوردستانی تابێ وە سەوسترین ماڵ لەسەر ئاستی پارێزگاشی تابێ بەڵاوە جوانە تەسەوڕەکەم زۆر جوان ڕاستی هەندانەکە زیاتر بە تاکی دوایە خەڵکێکی زۆر ئێستا پەیوەندیەکە ینی زۆر خۆشحاڵانە بەڕاستیان بۆی کە پاپشتی بکەم بۆ خەڵاتەکە زیاد بکەن هەموو بابەتێکی ژینگەیی خاتولانە ینی پێویستی بەوە هەیە کە فەند بکرێت چونکە تۆ مامەڵە لەگەڵ مادەیەکەی مادەش پێویستی بەوە هەیە کە هاوکاری بکرێت و بتوانی کاری جوانتر بکەیت ئەمە ڤیدیۆ ماڵەکەی بینن بەڵێ ئەو ماڵی بەڕێز کاکجەبارەکە ئێستا باسم کرد لە گەڕێکی وڵوبەی شاری سلێمانیە بەڵێ لەسەر ئاستێکی ئاسۆیستونی بڕواب کەشتێکی کردووە زۆر مەعجزە اینجا مامۆستا ڕەنگە هەندێک تەکنیک هەبێ بۆ ئەوەی کە وێنەیەکی تیا بچرکێنن چەنەها هوەری جیاوازی تیا بەکاربێنێ ئێوە چۆن دواتر بڕیارێن کە بچەن سەردانی ماڵەکان بکەن خۆ دڵنیام ئەو هەموو ژمارە وێنەی کە بۆتانێت فریایەوە ناکەون ماڵ بە ماڵ بگەڕێن بەڵام چۆن جیایەکەنەوە کە بڕیار بم بچن سەردانی ئەو ماڵە بکەن لیژنەکانتان لە نزیکەوە بچێت چاودێری بکات وێنەکە بڕیارە دەنیانە چن من پێم وتن لیژنەیەکی زۆر پسپۆر سەرپەرشتی ئەوکات لە مامۆستای زانکۆ لە کەسانی ئەکادمی لەگەڵمانن ینی بە تەنها خۆمان هەڵسەنگاندن ناکەین ڕاوێژ دەکەین ئەو وێنانی کێنە لامان ئەگەر ئیکتیفای نەکرد داواکەین کە وێنی کەمان بۆ بنێرن ئەنی ئەو کەسەی کە پەیوەندی ئەکات بە چەند وێنەیەکی تەواوی ناکەین کە قەراری لێین ئەو کەسەی کە قەراریشی لێین دوجار ئەزانین کێیە بڕواتان هەبێ من ئەڵێم بۆ ساڵی 2021 کە پرۆژەکەمان هەبووە سەوسری ماڵ پارێزگای هەڵەبجە بووە دڵنیام لەو ماڵە سەوسریتیانە پارێزگای هەڵەبجە بە دڵنیاییەوە و قەرارمان ناوە ساڵی دوم کە هاتوینەتە لای بەڕێز کاکجەبار من دڵنیام لە شاری سلێمانیا لەو ڕووبەری کە هەیە لەو ئاستەی کە ئیشی کردووە زۆر بە شێوازێکی ستاندارد و زانستی عنی ئەو کەسە بەڕێزە کاکجەباری بەڕێز چەند جوان ئیشی کردووە لە ناو ماڵەکەی خۆی ساڵی 2023 کە ڕۆشتوینەتە هەولێر ساڵی 2024 کە لە پارێزگای دهۆک بووین بەڕاستی ئەم ماڵانی کە دیاریمان کردووە لەسەر ئەساسێکی زۆر زانستی زۆر دادپەروارانە کاری لەسەرەکەین جابی نێرانی خۆشەویست مەڵێ جا ئەوە چییە من لەوە جوانترم کردو خۆی قسەیەمان پێویستە ئەوەی کازانم مامۆساژارەوان کە پێویستیانە ئەمەیەکایی ئەم ئەیڵین ئەگەر باخل لەمە جوانتر هەیە تۆ هەوڵ بە لە ڕێگی ئەم پێشبڕکیەوە دەستت هەبێت لە هاندانی زیاتر واتە وەرە پێشەوە وێنەکان بنێرە هەم خەڵاتێک ببەرەوە هەم بە کەسانی تر چاو لە تۆ بکەن چونکە نیەتی ئەمانیش ئەم بابەتێ ئەمانوێ ڕزۆرترین ڕێژی سەوزایی زیاکەوانی مامۆستاژی دوایە بەتاکی دوایە ئێمە هەتاوەکو ڕێژی سەوزاییمان جیا بێت دڵنیاتانەکەمەوە دڵنیاتانەکەمەوە ژیانێکی تەندروستتر نەخۆشی کەمتر سەحەتێکی باشترمان ئێستا پێمان بڵێ ئەگەر بینەرە خۆشەویستەکانمان ئێستا بینەر بن و باخی لەمە جوانتر و سەوستریان هەبێ بڕیاریان هەبێ بەشداری ئەم پێشبڕکێ بکەن وێنەکان بۆ کوێ بنێرن زۆر باشە ئێمە لە سوۆشیال میدیایە لە فەیسبوک و لە ئینستاگرام پیجێکمان هەیە بە ناوی ژینگە دۆستی ژینگە دۆستیەکە بە لاتینیش و بە کوردی شەر نووسراوە بە کوردیەکە ژینگە دۆستیە بە لاتینیەکە JI ژینگە دۆستی NG لەگەڵ تو لە ڕێ مۆبایلەکانمانەوە سێرچەکەین بەڵێ بۆ ئەوەی ئەو پەیجا ئاشنابێت بە تەواوی خەڵکی کوردستان کارەکەمان تەواو دادپەروەرانەتر بێت بۆی زۆرترین خەڵکی خۆمان پێی بگات ژینگە دۆستی
ئەتوانن وێنەکان بنێرن بۆ ژینگە دۆستی بۆ ئەو پەیجە ئەمەیە بەڵێ خۆیەتی کاتە هاوکارانم بە ئەدیکام ئەوەش لۆگۆکەمانە ئەمەمان بۆ وەرگرن بەڵێ. ئەتوانن لە ڕێگای ئەم پەیجەوە ئێوە وێنەکانی خۆتان بنێرن بۆی کە بەشداری بکەن لە ئەم پێشبڕکێە ئەگەر ماڵەکەی تۆ خۆت درێک بەواکەی زۆر سەوزە لە وێنانی کە ئێستا بینیمان باخەکەی تۆ جوانترە ئەتوانن وێنەکانتان بنێرن مامۆستالەکەیەکەوە توانن وێنە بنێرن بۆم پەیجە دەستی خۆش بێت بۆ پرسیارە لە ڕۆژی دەی هەشتەوە ئێمە دەستمان کردو بە پرۆژەکە تاوەکو 25 هەشت ماوەی دوو هەفتەمان داناوە کە خەڵکی خۆمان وێنەکان بنێرن بۆ آخر بۆ گروپەکەی بن بۆ پەیجەکەی بنێرن بۆ پەیجەکەی بنێرن بەڵێ ژمارەیەکیش دابنێن بۆی خەڵکێک ئاگدار بە هەیە سوشال میدیا بەکار نایێنی و ڕەنگە باخێکی زۆر خۆشی وەرزان ژمارەیەکیشمان هەیە ژمارەیەکی کۆرەکە لەسەر ژمارەیەکتان هەیە 0550 هی پەیجەکە خۆیەتی تەواو 1934 بەڵێ ئەوەش واتساپی لەسەرە ڤایبەری لەسەر ئەتوانن بەوەش پەیوەندیمان پێوە بکەن و وێنەکان بنێرن 1950 1970 ئەتوان لە ڕێگای ئەم ژمارەوە بە واتساپ بتوانن وێنەکانی خۆتان بنێرن بووی کە بەشداری ئەو پێشبڕکێ بکەن من زۆر ئارەزوەکەم کاگاری بەڕێز خۆزگەلە و لیژنێ بمە وێنانم ببینیان بە ماڵەکان لەگەڵتانە چکە بەڕاستی زۆر زۆر کەشێکی تایبەت و ناوازی هەیە بەدڵنیای بێ دڵنیا بە لەگەڵتانە هەر بابەتی ژینگەی بێت کوردنەوە سەرمان پێوەی نییە بۆ خۆشحاڵین و هەمیشەش لەگەڵمان بوون و هاوکار بوون من دەستخۆشی تەواومەیە بەڕاستی میدیا زۆر زۆر پێویستە بەرنمەکانی ڕۆژانی تایبەتکە بە بوارەکانی ژینگە یعنی ئەوەی کە ئێستا کارەساتە لە وڵاتی ئەمە بەڕاستی بابەتە ژینگەیەکانە لە هەموو لایەنەکانەوە ژینگە هجوومێکی خراپی بۆ کڕین ئەو تا ئێستا ساڵ ئێمە بەڕاستی لە قەیرانی کەمبوونی ئاوی کەمەش بابەتێکی ژینگەیە لەبەرەوە زۆر زۆر گرنگە هەمومان دەستی یەک بگرین و بۆ هەموو بابەتە ژینگەیەکان بۆ ئەو بابەتانی کە پێویستن ئاگامان لە یەک بێت بۆی بتوانین کارێکی باشتر بۆ وڵاتی خۆمان پێش خەڵاتەکە چیە؟ نامەردوکمانە پرسیارەمان هەیە خەڵاتی قەچەکە با خەڵکیش بزانە خەڵاتەکەی زۆر خەڵاتێکی چەورۆ خەڵاتێکی سەوز باشە خەڵاتە سەوزەکە من دڵیان ڕەنگە معنێ بێ کە زۆر جار باشتر بێت لە چەورێکە باشە ئەین زۆر جار هەندێک خەڵات هەیە بە پارە ناپێورێ دڵنیایی وایە تۆ کە نازناوی سەوسترین ماڵی کوردستان هەڵەگری بەڕاستی نازناوێکی قورسە لەو ماڵە بەڕێزانە کەس سێتە هینی کردوێتەوە پەیوەندی پێوە کردوینەتەوە لە توا بە ئەم ساڵی بتوانم بەشدار بوون ینی ئەمە ئەتوانێت بەشدار بێتەوە ئەتوانێت بەشدار سەوزایی زیاتر کردێەوە توانی بێتی ئەم پرۆژەی گواستێتەوە بۆ شوێنێکی کە بە دڵنیای ئەتوانێت لە شوێنیان بەڵێ توانی بێتی ئەم پرۆژەی لەم شوێنەی کە هەیەی گواستێتەوە شوێنێکی کە توانی بێتی هاوکاری ماڵێکی کە بکات پێی بڵێت لە هەر جۆرێکی گەورەیە لەسەر ئاستێرێمی کوردستان تۆبی بە سەوسترین ماڵە بەڕاستی ئاستی ڕۆشنبیریەکی بەرزە هەر کەسێک توانی بێتی لەسەر ئەو ئاستی شکات ئاستی ڕۆشنبیری بەرزە بە بەرەوەی بیری لە خەڵاتەکەی ئێمە یەکێک لەو خەڵاتانی کە دیار بوو پلاکێتێکی ژینگەییە ئەو پلاکێتە خەڵاتێکی زۆر زۆر معنەوی و زۆر پاڵپشتێکی گەورەیە من بەڕێز کاگمەلیک کەناڵەکان زۆر زۆر مقابلەیان کردووە هەمیشە لە باسی و خواسەکانیان شانازی بەو خەڵاتی ئێمەوە کردووە من دەستخۆشی لێکم لێرەوە هەموو بەڕێزەکان ینی بەڕاستی خەڵاتەکە زۆر زۆر بە گەورابینی لەگەڵەوەیە ئێمە هەوڵین کە شتێکی سەوستری زیاتر بۆ ماڵەکەی ئیزافەکەین لە ئینجانەیەک بێت لە درەختێکی تایبەتمەند بێت کە لە ناو باخەکەی خۆی نەبێت سپۆنسەر ناهێنە ناو پێشنیارەکەین سپۆنسەر بێنە ناو خەڵاتەکان ئەوانەی کە دابینتان کرد زۆر باشن بەڵام بۆی کە زیاتر هاوڵاتیان خەڵاتێکی مادیشمانەیە بەس زۆر نییە بەڕاستی خەڵاتێکی مادی کە ماتوانین یعنی هاوپێچیەکەین هەمیشە لەگەڵ ئینەکانمانە بەڵام بڕێکی زۆر نییە بەڵام ئەتوانێت مانگێک خزمەتی باخەکەی پێ بکاتەوە دەکات زۆر جوانە ئومێد دەکەم کەسانەکە بن سپۆنسەری ئەو پرۆژەیە بکەم بەڕاستی هەندانێکی زۆر باشەوێ بۆ ساڵانی بێتەوە بۆ هاوڵاتیانی بۆ هەر کەسێکمان باس کردووە بەڕاستی پرۆژەکەی زۆر زۆر بەلاوە گرنگ و جوان بووە بەڵام خۆتان نەزانن ژینگە پێویستی بە هاوکاری مادی هەیە ئێمەش بەڕاستی کۆمەڵێک ئەندامی خۆبەخشین لە ژینگە دۆستی هیچ کەسێکمان بۆ یەک بابەتی مادی نەڕۆشینەتە ناو ژینگە دۆستیەوە لەسەر پارەی خۆمان ڕۆژێ بەڵێ ئامادەین هەر ئێمە لێرە ڕێکلامی بکەین ئێمە زۆر زۆر سپاسانەکە باشە من زۆریش پێشنیارێکم ئەگەر پێشنیارەکەشم بەدڵتان نەبوو
ئاسایی وڵا زۆرمان بەدڵە بێت لێرەوە داوام لە هەموو نەمامگەکان هەیە چەند نەمامگەمانێ ڕەنگە بە هەزاران نەمامگەمانە بە تاکید وایە وەرە ناوم پرۆژۆبان ناوتان لەگەڵ پرۆژەکەیە هەبێ هەر ماڵێکە دەبێتە سەوسترین ماڵی کوردستان سەوستریکەن یان شوێنی تری بۆ دامینکەن بڵە کاکە وەرە هەر من وەکو نەمامگەکەم 20 نەمام دەرخانەکەم ئەو بڵە سی باوکە دەباخی تری پێ من زۆر دەستخۆشتان کۆمپانیاکان کۆمپانیا بازرگانەکان کە بۆناو سیتیەکانی ژەمانە دوجارەتوانی ئەم پرۆژەی گەورەتر وایە بەدڵنیایی یان سەرمایه‌دارە بە ڕێزەکانەوانی کانێت دەستیان هەبێت لە سەوزکردنی زیاتری شارە ئێمە داواتان لێکین وەکو میدیا چکە میدیا ئارکی تەنها دەرخستن نییە بەڵکو دیاریکردنی چارەسەرەکەش دەستان خۆش ئێمە وەکو میدیا چیمان پێ بکرێت لە بەرەو پێشبردننی ئەم پرۆژەیە درێخی ناکەین بەڵام داواشمان ئەوەیە کە سەرمایه‌دارەکان دەوڵەمەنەکان کەسانێک ئەزانن کە ئەتوانن ئەم پرۆژەیە سەرخەت یا مامۆستا بەڕێزەکانی کشت و کاڵ بەڕاستی ڕێنمایی بێت بۆ ئەوەی کە ئەم کەسە چۆن هەرەوە بە سەوزیش ببێنێتەوە مامۆستاژە بەڵێ بە تاکید هەموو لایەنەکان ئەتوانەوانی کە پەیوەندیدارن بە زیادکردنی ڕێژی سەوزایەوەی کە پەیوەندیدارە بە دیاریکردنی نەخۆشی ڕوەگەوەی ئەتوانێت پەروەردەی ڕوەکێک پات لە مشتەلەکان من زۆر سوپاسانەکەم بەڕاستی کە سەرنجێکی زۆر جوانتان لەسەر و بابەتە هەبوو دەستخۆشیێکی تەواوم هەیە بۆتانەوە دەستخۆشی تەواوم هەیە بۆ کورسات یعنی زۆر گرنگە هەمومان لەسەر و ئاراستەیە بەردەوامین کە بتوانین وڵاتەکەمان بەرەو ژینگەیەکی خاوێن و بەرەو زیاتر سەوزایی بیبین نەک لەوەی کە ئەوەی کە هەیە و ئەو جوانی کە هەیە بشێوێنرێت ئێمەش بۆ هیوای جەما مساشتێکی تر هەیە وەکو کۆتا پرسیار بنەیکەم ڕەنگە زۆر کەسە بێ حەوشەی نەبێ لە ماڵەکەی خۆیان بتوانێت باخی سەوزکە بەڵام بەرامبەری لە کۆڵانەکە باخێکە بێ کە لەلایەن شارەوانی و نەتواندا بێت سەوز بێ ئەم هەستا بێت وانە هەستا بێت ئەو باخی سەوز کرد بێ ئێوە تا چەند پاڵپشتی ئەوانە ژەکەن ئێمە پاڵپشتی ئەوانە شەکەین خۆشحاڵی شەبین کە بەشدار بن لە پرۆژەکانمانە بە مەرجێک ئەو ماڵی کە بەرامبەری باخەکەی ئەو توانی بێتی سەوزی بەس بەڵام وڵی تەجاوزێکی زۆر معقولە سەوزی کردووە تەسەور شارەوانی نەکردووەڕناکەم باوانە هەمن لە مڵکی شارەوانین و باخی شارەوانی بەڵام زۆر ماڵە بینم بەرامبەرەکەی باخێکی کردو سیاجی کرد گرنگە سەوزایەکی کردووە بەس نەمەمەکانی خزمەت من دڵنیام بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانیش دەستخۆشی لەو کارە خەڵکێکی زۆر سەرنجی لەسەر بابەت هەیە ئێمە لە ژینگە دۆستی بەتەنها ئەو پرۆژەیەمان نییە پرۆژی کەمانەیە بە ناوی بەتەمەندترین درەختی کوردستان ئەو پرۆژەیەش حەزەکەم لێرە ئاماژەیەکی کورتی پێ بدەم کە ئێمە هەستاوین بە دیاریکردنی درەختە بەتەمەنەکانی کوردستان درەختێک بەتەمەنە چەند ساڵە وەکو سەربازێکی ون خزمەت ئەکات ژینگەکە خاوێنەکاتەوە ئێمە شەساوین پلاکێتێکی ژینگەیمان لێەوە و بەنیازی نیخێنە ناو تۆمارێکی ژینگەی نامیلکەیەکی جوانی ژینگەیی ئەو درەختە بەتەمانانە ئەبن بە ناوەندێکی گەشتیاری زۆر گرنگ نمونە هەیە لە تەواوی وڵاتانە کە ئەو شوێنانە سەردانەکرێ بڕواتان هەبێت درەخت هەیە لە تورکیا کە وڵاتێکی دوور نیە نزیکە لە خۆمانەوە بە بلیت سەردانی ئەو درەختانە ئەکرێت تەمەنیان هەیە 600 ساڵە ئێمە دارە سوورە چنارێکمان لە چوارتا دیاری کردووە تەمەنی نزیکەی 500 بۆ 600 ساڵە کە خۆشحاڵانە تا ئێستا ژماوەتەوە و پلاکێتەکەی ئێمەی پێوەتوانم ڕۆن سەریشی بکەم سەرپەرشتیاری پرۆژی سەوسترین ماڵی کوردستان لە ڕێکخراوی ژینگە دۆستی چاوەڕێی ئەوەی بزانین بۆ ساڵی 2025 سەوسترین ماڵی کوردستان کێیە بۆ کوێیە دەستان خۆش بێت زۆر سپاس